یەکێک لە زانایان فەرموویەتی ئیستیقامەت بە 5 شت وەدەست دێت. یەکەمیان ئیستیقامەتی زمان لەسەر زیکر و سەنای خودای پەروەردگار. دووهەمیان ئیستیقامەتی نەفس لەسەر گوێڕایاڵی خوای پەروەردگار و شەرم لە خوای پەروەردگار. سێهەمیان ئیستیقامە بەوە دەست دێت ئیستیقامەتی دڵ لەسەر خەوف و ڕەجا، لەسەر ترس لە خوای پەروەردگار و ئومێد هەبوون بە خودای پەروەردگار. چوارەمیان ئیستیقامەتی ڕوح لەسەر صدق و سەفا، لەسەر ڕاستیەتی و لەسەر پاکیەتی ڕوحی ئینسان. پێنجەمینیان ئیستیقامەتی نهێنیە لەسەر بە گەورەگرتنی خوای پەروەردگار، وەفاکردن بەو عەهد و پەیمانانەی کە ئینسان داویەتی بە خودای پەروەردگار، وەکە لە نێوان خۆی ئینسان وعد و پەیمانێک دەدا، وعد و پەیمانەکەی بەریتە سەرێ. ئا بەو پێنجە ئیستیقامەت و دامەزراوی بەدەست دێت.